گفتوگۆ دەکەین لەگەڵ هەم مامۆستا و هەم هونەرمەندێکی بواری شێوەکاری و باز لە گرنگی هونەری شێوەکاریەکەین. ئەو مامۆستا بەڕێزا مامۆستا ڕۆژدی ئەنوەرە کە مامۆستایە مامۆستای شێوەکاریە لە تایلەند جگەل لە بوونی چەندین بڕوانامەی پەیمانگا و زانکۆ و خاوەنی دکتۆرا لە هونەری شێوەکاری لە ئوسترالیا و هەروەها ماستەر لە هونەر لە زانکۆی RMIT لە ئوسترالیا و جگەل لەوانەش خەڵکی هەڵەبجەیە لە دایکبووی هەڵەبجەیە. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش. سڵاو لێبێ عزیزم. زۆر سوپاس بەخێربێیت. زۆر سوپاس بۆ میواندار. دەما خۆشە لە زاری خۆتەوە مامۆستا ڕۆژدی زیاتر بناسی. بەڵێ وەکو جەناب ئاماژەت پێکە من لە دایکبووی شاری هەڵەبجەم هەتا وەکو خوێنی سەرەتایی و تا کۆتایی ئامادەیش لەوێوم لە چواری ئامادەی لە قوتابخانەی ئەحمەد موختار جاف. دواتر هاتوینەتە سلێمانی پێشکیمیاکەی هەڵەبجە بە 6 مانگ و هەتا وەکو 1990 لە شاری سلێمانی بووم. دواتر کۆچم کرد بەرەو ئوسترالیا. لەو دەمەوە لە ئوسترالیام هەتا ئێستاش هەر لەوێم دانیشتوی وڵاتم بەڵام نزیکی 7 ساڵە بێت ئێستا لە نێوان ئوسترالیا و تایلەند کار دەکەم. بەهۆی کارەکەمەوە زیاتر لە ئوسترالیام لە زانکۆی چەند مای لە شاری چەند مای لە باکووری تایلەند کار دەکەم لە قوتابخانەی هونەر تەمان. سەرکەوتوی مامۆستا زۆر سوپاس. چۆن بۆ بڕیارەتدا کە بچی لە تایلەند کاری مامۆستای هونەری بکەی لەوێ؟ بەڵێ ڕاستەکەی چوونم بۆ تایلەند یعنی کوتوپڕ نەبوو. لە 2004ەوە بەبیرم دێ بۆ یەکەم جار چوومە تایلەند بۆ سەردانێک بۆ گەشت و گوزار. دواتر لە دوای ساڵەوە بەردەوام پەیوەندیم لەگەڵ هونەرمەندانی تایلەند و کۆلێجەکان و ئەکادمیا وەکو لە شارێکی بانکۆک بە تایبەتی وە شاری چەند مای کە ئەکەوێتە باکووری تایلەندەوە پەیوەندێکی تونند و تۆڵ دروست بوو. هەندێک جار بۆ پرۆژەی هونەریە چوم، هەندێک جار بۆ پێشانگا چوم، هەندێک جار کارمان لەگەڵ هونەرمەندانی تایلەند دەکرد بە هاوبەشی پێشانگای هاوبەشی و چالاکی هاوبەشی تا پرۆژەکان و پەیوەندیەکان ساڵ بە ساڵ پتەوترە بوون. دوجار پێشانگایەکەم بۆ 14 هونەرمەندی تایلەندی لە شاری مێڵبن لە ئوسترالیا ڕێخست وەکو کیورەیتە وەکو ڕێخەر کارەکانمان بداوێ ئەو کاتە بە پشتیوانی حکوومەتی ئوسترالیا و پشتیوانی حکوومەتی تایلەند و توانیمان ئیشێکی باش ئەنجام بدەین کە وەکو فیستیڤاڵێکی بچوو بوو بۆ هونەرمەندانی تایلەند لە ئوسترالیا لە شاری مێڵبن. ئەما گەڕێتەوە ساڵی 2013. دواتر پەیوەندەکان هەر بەو شێوە بە تاوان بوو تاکو 2007 بۆ پرۆژەی هونەری چوومە ئەوێ لە بانکۆک لە زانکۆی ڕەچەمۆنگەڵا لەوێ بۆ ماوەی 2 مانگ مامەوە وەکو بە نزی پێ دەڵێن ئارەزنسی مانەوەی هونەری لەوێ پرۆژەمان هەبوو. دواتر زانکۆکە پیان خۆش بوو کە تاینم بکەن لای خۆیان. لەو کات ساڵی لەگەڵەواندا بووم. ئەم زانکۆی کە ئێستا کاری لێ دەکەم زانکۆی چەند مای لە شاری چەند مای ئەم لە باکووری تایلەندە. ئەمانش ئۆفرێشان هەبووتیان ئەتوانی بێ لەگەڵێ ماشکەوە نزیکەی 5 ساڵە لەگەڵەوان کار دەکەم. گران نییە لە نێوەندایەتەوە کارەکەیت وە ئیشکردنت چۆنە؟ ڕاستەکەی کارکردن وەکو ئەگەر لە بواری هونەریاکە بەدەوام بیت کار بکەیت چالاکیت هەبێت و هەروەها لە بواری ئەکادمیە وەکو زانکۆ بەدەوام بیت و کار بکەیت هەڵبەتە ئەمە بۆ خۆی زەختێکی زۆر دەکەوێت لەسەر ئەو کەسە چونکە من هەتاوکو ێستا وەکو با بڵێین بە نزیەکەی ئەڵێن فوڵ تایم کاری هونەریەکەم وە بە فوڵتایمیش مامۆستا یعنی دوو ئیش بەیەکەوە. باڵانسکردنی ئەم جۆرە ژیانە هەڵبەتە ماندووبوونی تایە بەڵام بەرحاڵ ئەکەوێتەوە سەرەوە چۆن کاتەکانە ڕێکەخەی خۆشبەختانە هەتا ئێستا توانیومە و هیوادارم. بەڵام هەستەکەم خۆشت پێ خۆشە چونکە هەردووکی لە بواری هونەرایە بالضبط بە پێناسی هونەر و هونەری شێوەکاری
پێناسی لێ مامۆستا ڕۆژدی چییە؟ هونەری شێوەکاری هەڵبەتە پێناسێکی بەڵاوی هەیە ڕاستەکەی بە تایبەتی ئەگەر تەماشای هونەری سەدەم بکەین. ئێستا وەکو میدیاکان جیاوازن، وەکو شێوازە کلاسیکی و تەقلیدەکەی جاران نەماوە تەنها وێنە کێشان بێ یا تەنها نەحت بێ یا تەنها سیرامیک بێ یا فۆتۆگراف بێ. ئێستا چەند بوارێکی کە هاتۆتەوە سەر هونەری شێوەکاری وەکو بواری ڤیدیۆ یا وەکو بواری سینەما یا بواری ئینستۆڵیشن یا بواری پرۆفۆمانس و زۆر بواری تریش. هەڵبەتە ئەما گەڕێتەوە بۆ گۆڕینی هونەر لە جیهاندا بە تایبەتی هونەری شێوەکاری. هەڵبەتە هونەری شێوەکاری ناگۆڕێت کە ئێمە باسی گۆڕان دەکەین لە هونەری شێوەکاریە هەموو هونەرەکانی کەش لەگەڵیدا دەگۆڕێت و بگرە جگە لە گۆڕان هەل لە هونەرە لە ئەمە لە کەلتور ڕوودەدا لە بیرکردنەوەی فەلسەفیش ڕوودەدا لە جیهاندا. جا ئێستا بەهۆی چۆنەڵێ یەکبوونی سەرانگیری جیهان پێڵین گلۆبڵایزیشن ئەمە با بڵێن پەلی هاوێشتوتەوە هەموو سوچ و کۆڵانی شێم جیهانە. بە تایبەتی کوردستانی خۆمان لەمە بێبەژنێ زۆر هونەرمەندی گەنج هەن لێرە زۆر بەتوانان لەو بوارانەی کە ناوم بە شێوازی تازە کار دەکەن. ئەتوانین بڵین ئەو ئەپدەیتەوە و کارە نوێیانەی کە لە جیهانە هەیە لە کوردستانیشا بوونی هەیە و ئەو هەنگاوە نراوەتە پێشەوە لە بواری هونەر بە تایبەت هونەری شێوەکاریە بەدڵنیایی بەڵێ بەدڵنیایی. مامۆستا ڕۆژدی تۆ جەنابەت خاوەنی بڕوانامەی دیپلۆماسی لە ئەندازیاری مەدەنی تا چەند هەوڵەتداوە ئەو زانستەی کە لە ئەندازیاری فێری بووی ئێستا لە کاری شێوەکاریەکان تا دووبارەی بکەیتەوە؟ بەڵێ ئەو خاڵێکی زۆر جوانە. خوێندنی ئەندازیاری مەدەنیم لێرە لە شاری کەرکووک بوو. ئەو کات بەڕاستی نەمەزانی ئایا چەندێ سوود لەوە دەبینم، بەڵام ئێستا من باگراوندم با بڵێن وەکو هونەرمەندێکی وێنە کێش بوو کە لە کوردستان بووم زیاتر کاری وێنە کێشیم دەکرد. ئێستا شەر بەداوام لە کاری وێنە کێشی، بەڵام خوێندنی ئەندازیاری با بڵێن مەدەنی ئەوە ئێستا دەبینم ئیسفادەکەی لێ دەکەم بە تایبەتی ئێستا لە کارە هونەرمەکانمە ئیشی ئینستۆڵیشن زۆر دەکەم و ئیشی نەحت زۆر دەکەم. با بڵێن شت ئۆبجێکت فاوند ئۆبجێکتەمانە زۆر بەکاردێنم. جا زۆر لە کارە هونەرەکانم قەبارەیان گەورەیە. هەندێک جار بۆ نمونە ئیشێکم کردووە لە گوانجو بێنالێ لە وڵاتی کۆریا 2010 ئەم ئیشە قەبارەیەکی گەورەی هەیە 8 مەتر بە 5 مەتر بە مەترێکە. ئەو کات هاتمەوە لێرە لەسەر بنەمای با بڵێن نەخشەی کەمپی عربەت بوو پەناهەندەکان. نەخشەکەم بینی بەلامەوە زۆر سەنجڕاکێش بوو چونکە لە نەخشێکی ئاسایی ناچوو. منەو نەخشەیم کردەوە بە نەحت. جا لە ناو نەحتەکە هەشت با بڵێن چەناڵ تیڤیمان داناوە. ئەم هەشت کاری ڤیددیۆیم کردووە لە ناو عەربەدا. ئەم پرۆژەیە گەڕێتەوە بۆ ساڵی 2016 کە لە ناو ئەم نەحتا دامناوە. با بڵێ تەماشاکەی ئەو زانستەی کە فێر بووم وەکو هەندەسەی مەدەنی بۆ چۆن لەگەڵ مەساحا ئیشکێ یا لەگەڵ قەبارە یان ئەندازیاری یا کێشەی تەکنیکی بە تایبەتی یا ئەو ماتریاڵانەی کە بەکاری دەهێنی ئەمانە زۆر گرنگن بۆ ئیشکردن بە شێوازێکی تازە. چونکە کە تۆ پرۆژەیەکەکەی بۆ نمونە وەکو شێوازە تەقلیدیەکان یاگەکاری هەر وەکو شێوازە تەقلیەکان پێشوو کاری شێوەکاری تەنها خامە و با بڵێن بۆیە و فڵچە و ڕووکەشی کامباسەکەیە تۆ ئیشی لەگەڵەکەی. ئەو مەوادانە شارەزایت یعنی ئەویش کێشەی خۆی هەیە بەڵام کێشەکە زۆر نییە ئەزانی چۆن تەعاملی لەگەڵا بکەیت. بەڵام کە دێتە سەر تێکەڵکردنی خامەی جیاواز هونەرمەند دەبێ زۆر بە وریانیەوە کار لەسەر ئەمە بکات. ئەویش بە ئەو مادانە چۆن تێکەڵەکەی تا چەندێ بەسەر ماوگەرما تێکەچێت یا چەندێک تەحمولیە و
هەندێک لەو کارانە بەڕاستی قرسن هەندێک جار لەوانێ بگاتە 300 کیلۆ یا 400 کیلۆ ئەمە ئەبێ حسابی گالەریەکەکەی زەویەکەی با بڵێن ئەگونجێ بۆ ئەو وەزنە ینی هونەرمەند ئێستا وای لێ هاتووە کە بە شێوازی تازە کار دەکات ئەبێ زۆر وریانە لەگەڵ ئەمانە هەڵس و کەوت بکات جا ئەمە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت بە دڵنیایی ئەندازیاری ئیسفادەیەکی زۆری پێگەیاندوم چۆن ئەم تعاملە لەگەڵ خامەی تازا بکەیت و بۆ ئیشەکانە مامۆستا لە کۆتا کارتا لە کۆتا پرۆژەتا چۆن بەشدار بوویت و ئەگەر باسێکی کۆتا پرۆژەی خۆتمان بکەیت بەڵێ دوا پرۆژەم پرۆژەیە کە ئێستا حاڵی حاضر لە بینالەی شارقەیە لە وڵاتی ئیمارات ئەم پرۆژەیە با بڵێن لێ کۆڵینەوە توێژینەوەکەی 4 ساڵ پێوەی خەریک بووم بابەتەکە لەسەر مێژووی کۆڵەنیالیزمە لە ناوچەی خۆمە بە تایبەتی لە کوردستان جا من ئەم پرۆژەیە لە سەرەتاو لە شاری هەڵەبجە دەست پێکرد با بڵێن خامەکەم شاری هەڵەبجە بوو دەگەڕێتەوە بۆ پەیوەندی مەیجەسۆن لەگەڵ ماڵی جافەکانە لە هەڵەبجە ئەمە وەکو خامەیەک ناوەڕۆشی پرۆژەکە بوو ئەو پەیوەندێ لە بینی با بڵێن ئیمپریالیزم و خەڵکی ناوچەکە وەکو جافەکان یا ناوچەی هەڵەبجە هەڵبەتە ئەوە با بڵێن پەلی کێشاوە بۆ کێشەی شێخ مەحموودی نەمەر مەلیک لەگەڵ ئینگلیزەکانە ئەمجا کێشەی کورد لە دروستکردنەوەی نەخشەی ئەم ناوچەی لەسەر دەستی با بڵێن سایکس بیکۆت لەسەر دەستی و دوو کەسە کە بەریتانیا و فەڕەنسا بوون ئەم ناوچەیان کرد بە دوو پارچەوە سەرەتا دواتر نەخشەیەکی تازەیان بۆم ناوچەیە کێشایەوە ئەمجا دواتر ئەوان بمونە بڕیادەر ئەم وڵاتانە چۆن دروست بکرێت و کێ لە چوارچەوەی هەر وڵاتێکا بژیت هەڵبەتە زۆر ڕوون و ئاشکرایە کێشەی نەتەوەی کورد لەو ڕۆژە و هەتاوکو ئێمە تا ئێستا ئێمە باجی ئەو نەخشەیە دەدەین و ئەو پلان و شتانە دەدەین کە ئەم دوو هێزە دوای ڕووخانی ئیمپراتۆرێتی عوسمانی یا با بڵێن خەلافەتی عوسمانی لەم ناوچەیە ئەوانی شەڵبەتە عوسمانیەکانیشەوە ئەوانی شەوەکو کۆڵەنیاڵ وابوون بەس کۆڵەنیاڵێکی ناوخۆیی بوون نزیک بوون لێمانەوە چونکە تا ڕادەیەک بەهۆی دین و کەلتورە و نزیکاتیمان هەیە بەڵام کە بەریتانی و فەڕەنسیەکانیان با بڵێن شتەکان زۆر جیاوازە لە ڕووی کەلتوری و لە ڕووی دین و لە ڕووی عادات و تەقالیدەوە زۆر جیاوازی جا لەم با بڵێن چۆنەڵی کێشە سیاسیەدا کە بۆ ناوچەکە بۆ مێژووەگەڕێنەوە دروست کراوە دوو میلەت بە تەواوەتین بێبەش بوون یەکیان میلەتی کوردەوە زۆر و نواشکرا لەگەڵ فەڵەستینیەکە ئەم دوو میلەتە هەتاکو ئێستا کێشەیان هەیە بەهۆی و سیاسەتە با بڵێن چەوتەی کە براوەتە بەر لەلایەن کۆڵەنایزیشن با بڵێن ئەو ئیمپریالیزمانەوە هەڵبەتە پرۆژەکە تەماشای ئەو مێژوواکە بەڵام هەر لەویان ناوەستێت دێتەوە سەرەوەی کە دروستبوونی دەوڵەتی عێراقی لەسەر دەستی ئینگلیزەکان دوایەوە نەمانی با بڵێن حکمی پاشایەتی لە عێراق بووم بە کۆماربوونی عێراقم جا دوایە بە دوایەوە پرۆژەکە تەماشایەوە کە ئەو هەموو حکوومەت و ڕژیمانەی کە هاتوون هەتاوەکو دەگاتە ئێستا ڕووخانی سەدام حوسێن و دروستبوونی عێراقیشی نییە و دروستبوونی با بڵێن کیانێکیش بۆ کوردستان وەکو حکوومەتی هەرێ لە ناوچێ جا پرۆژەکە تەماشایەوە کە ئەو کێشە سیاسیانە و ئەو کێشە ململانی سیاسی و کۆمەڵایەتیانە لەو کاتەوە نزیکەی 100 ساڵە ئەمە درێژەی هەیە و هەتا ئێستاش زۆر لەو کێشانە بەدەوامی هەیە ینی کۆتایی نهاتوە ڕاستە با بڵێن زۆر لەو وڵاتە زلهێزانە 100 ساڵ لەمەوە یا 200 ساڵ لەمەوە بە درێژایی چرخەکانی پێشوو چوونەتە زۆر ناوچەی جیاواز وەکو ڤێتنام یا وەکو وڵاتێکی ئەو وڵاتانی دەوروبەری تایلەند یا وڵاتانی ئەفریقا
با بڵێن کۆتایی بە حکم و دەسەڵاتەکان هاتۆ بەڵام زۆر لە کێشەکانیشیان کۆتایی پیاتۆ. بەڵێ مامۆستا ئەتوانین بڵێن بەبوورە پەیوەند ئەتوانین بزانین ئەو کێشانەی کە باس کرد بە سەر نەتەوەی کووردا هاتووە بەگشتی ئازاری نەتەوەکە تا چەند پاڵنەرە بۆ ئەنجامدانی کارێکی هوەری؟ بەدڵنیایی بۆ هەموو بەگشتی بۆ هەموو مرۆڤێکی کورد کێشەی ناسنامەمان هەیە. ئەمە کێشەیە، ینی بڕوا ناکەم هیچ مرۆڤێکی کورد هەبێت هەز بەم کێشەیە ناکات. کێشەی ناسنامە بۆتە کێشەیەکی گەورە بۆ ئێمە. ئەمە یەکێکە لەو کێشانە. جا وەکو هونەرمەندێک تۆ من بەش بە حاڵی خۆمەتوان قسە بکەم، وەکو هونەرمەندێک ئەو پرۆژانەی کە کردومە زیاتر گزارش لە کێشەی ناسناماکە، کێشەی دەربەدەری با بڵێن پەناهەندەیی، کێشەی شەڕ، کێشەی بەوە نمونە کیمیابارانی شاری هەڵەبجە و یا ئەنفالەکان، کێشەی با بڵێن ڕێگەسپەرستی. تۆ وەکو ڕژەمەکانی پێشوو بەدەوام تەماشای کێشەی کوردیان کردووە. ئەگەر هەر قسە لەسەر عێراق بکەین وەکو چۆن خۆمان زۆر کاتەڵێن وەکو مواتنی دەرەجە دوو، ئەگەر دەرەجە سێژ نەبوو. جا ئەم کێشانە بەدەوام لە کارەکان سەر هەڵەداتەوە. هەڵبەتە کارەکان ئەمجا هەروەها مێژووی کۆڵۆنیالیزم کە چۆن دووبارە ئەوان دەست دەخەنەوە یەن تۆ تەماشاکەی کێشەیەکی ناوخۆ هەیە سیرەکەی هێزە دەرەشیەکان نیەتە ناوە پێتەڵێ چی بکەیت و چی نەکەی وەکو مامۆستایەک. ئەمانەشە دەست دەوەدانە لە کاروباری ناوخۆدا. جا ئەمانە هەر لە کوردستان ڕووی نەداوە، لەم ناوچەیە ڕووی نەداوە. ئەو زلهێزانە بە هەمان شێوە تەعامولەکەن لەگەڵ کێشەکانە وەکو زلهێز و دەسەڵاتدا لە جیهانە کردوانەوە تا حاڵی حازری بینین بە بەچای خۆمانەوە شەڕی ئۆکراین و ڕووس. ینی زۆر جار زلهێزەکان دانیشن بڕیارە دەم بۆ پاشە ڕۆژی ئۆکراین. ئۆکراینەکان زۆر خۆیان قسەیان نییە یا دەسەڵاتیان نیە لە هەندێ موازناتی سیاسی. ئەگەڕێمەوە بۆ پرسیارەکەت، پرۆژەکەی من لەم کێشانە سەری هەڵداوە و لێکۆڵینەوەم لەسەر ئەو کێشانە بۆ ماوەی 4 ساڵ. دوجار 12 ئیشم ئەنجام داوە بۆ بینالی شارقە. با بڵێن دروستکردنی کارەکان 2 ساڵی خایاندووە. زۆربەی کارەکان هەر لە وڵاتی تایلەند لە چرمای ئەنجام داوە لە ستودیۆکەم. دواتر پێشانگاکە هەتا ئێستا بەداوامە لە مانگی دووە بوو لە بینالی شارقە سەرەتای مانگی دوو کرایەوە هەتاوەکو 20 مانگە بەردەوامە. وازان بەیانی دوو بەیانی تر کۆتایی دێت. ئیشەکان هەندێک ئیشی گەورەیە، کاری گەورەیە. بۆ نمونە ئیشەکەم کردووە نەحتێکە بە براس وەکو برۆنز وایە نزیکەی نیوتۆن دەبێت بە باخیرە شەحنمان کردو. نەحتەکە نزیک با بڵێن وەکو مۆنیمنتێک وایە 2 مەترونی و بە 2 مەتر و 80 بە مەتر و 20. ئەم نەحتە ڕاستیەکەی من 2016 دوای لە کاتێوا بوو پێشمەگە کوێوە باشیکە منم نەحتەم لە باشیکە بینی بە تێکشکاوی. جا هەڵبەتە توێژینەوەم بۆ کە دواتر پاش ساڵێ بۆم تێکەوت کە ئەمە میلی یەزیدیەکان بۆ میلی یەزیدە لە 1500کاندا با بڵێن پشتیوانی لە کێشەی یەزیدیەکان کردووە. کاتێککە خلافەتی عوسمانی زۆری بۆیە ناوم بیانکەم بە موسڵمان. ئەمان هەستاونەتەوە با بڵێن مقاومەیان کردووە. ئەم سەکرداتی و مقاومەوەی بۆ کردن. جا کە من چوومە ئەوێ تەبعاً دوای دراپەڕین ئەم نەحتەیان بۆ کردووە وەکو ڕەمزێکی مقاومە یەزیدیەکان شانازی پێوە دەکەن. من کە چووماوێ نەتەناسیەوە چونکە داعش بە قازیفە و بە گولە و بە مشاری کارەبای ئۆمانە هەمووی تێک داوە. سەری نەماوە، ئەسپەکە قاچی نەماوە، یا پەیکەرەکە مرۆڤەکە کە لەسەرەوە دانیشتووە کەلیان لێکردۆ و دەستیان نەکردۆ و قاچیان ینی هەر بەشی بە تەواوەتی شێواوە. من ئەم کارە ڕاستیەکەی هەست ویستم ڕاستیەکەی و کارە خۆی بەرم، بەڵام ئەو کاتە کاتی شەڕی داعش بۆ مە مەحاڵ بوو. من ئەو ئیشەم کردوتەوە لەسەر ئەو مەفهومە، لەسەر ئەو ناوەڕۆکەکەی
ئەو چیرۆکەی کە بۆم جێڕانەوە نەحتەکە وەکو شێواندە بەراوردێکی مێژوو کە کاتی خۆی عوسمانیەکان چیان بەرامبەر یەزیدیەکان کردووە ئێستاش داعش چی کردەوە بەرامبەر یەزیدیەکان ئەوەش تێکەڵ کردووە بەڵێ وەکو مێژوو خۆی دووبارە کاتەوە بە شێوەیە مامۆستا ڕۆژدی ببوورە ئەگەر قسەکانە ببڕمڕەوەندەوەی ئێستا لە دیمەنەکان دایبینن کۆمەڵە کارێکی مامۆستا ڕۆژدیە کە بە شێوازی جیاواز ئەنجامیدا ئەگەر کەمێک باسی ئەو کارانی خۆتمان بۆ بکەیت بەڵێ ئەم کارانە ڕاستەکەی وەکو دەیبینین هەندێکیان لە زۆر پرۆژە و شوێنی جیاوازان نمایشکراون پرۆژەکان من یەشێکم وەکو بەش بە حاڵی خۆم کارکردنی خۆم بە پرۆژە کار دەکەم هەموو پرۆژەیەک وەکو گزارشتن پێدا لێکۆڵینەوەی بۆ دەکەم توێژینەوەی بۆ دەکەم لەوانەیە ساڵێ بخانێت لەوانەیە 4 ساڵ بخانێکەوێتەوە سەر پرۆژەکە و دوایەوە خامەی زۆر جیاواز بەکاردێنم بۆ پرۆژەی شاریکە بۆ نمونە نەحتم کردووە ڤیددیۆمان هەیە دەنگمان هەیە و هەروەها فۆتۆگراف و با بڵێن ئەشیفم بەکارهێناوە فۆتۆ کۆنەکان کتێبە ڕۆژنامەیە ئەوانم بەکارهێناوە بۆ نمونە ئەو ئیشانە ئێستا حاڵ حازر دەیبینین ئەوە کارێکە با بڵێن وەکو قەوانی کۆن وایە بەڵام بە برۆنز کردومە و ئەم قەوانە ئەو پرۆپاگەندەیەتە دەرەوە کە لە جەنگی جیهانی یەکەمەوە هەتا ئێستا نزیکەی 30 دقەیە مۆنتاجم کردووە خۆم پرۆپاگەندە جیاوازەکان لەلایەن بەریتانیا و فەڕەنسیا و ئەمریکا و ڕژێمی پێشووی عێراق و ئەمانە هەمووی تایە مامۆستا ڕۆژدی وەکو هونەرمەندێکی شێوەکار کە لە دەرەوەی وڵات کارەکەی تا چەند لە دەرەوەی وڵات بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستاندا زمینە سازێکی باشتریان ڕەخساوە بۆ هونەرمەندان لە هەموو بوارەکاندا بەڵێ هەڵبەتە بەراوردکردن بە دەرەوە بۆ کوردستان کەمێ سەختە چونکە ئەگەر لە کوردستان بژی بەداخەوە ئەو هونەرمەندانەی لێرە دەژین کێشەی سەفەریان هەیە کێشەی چوونە دەرەوەیان هەیە بەهۆی وەکو وتم یەشی لەو کێشانە مەسلەی ناسنامەیە یا مەسلەی ڤیزە وەرگرتن شتی وا دەرەوە ئەمە هەڵبەتە دیوارێک دروستەکە لە بەردەمیانە بەداخەوە خۆزگەوانە بووایە جا ئەمە لەوانەیە لە زۆر بەشت هەیە کە لەو ئەم دیوارەوە ڕوودەدا مەگە هەل لە ڕێگەی ئینتەرنێت و با بڵێن تۆڕە کۆمەڵایەتی و وێبسایتی مۆزەخانەکانەوە ئاگاداری بیتەوە بەڵام ئەمە بۆ خۆی کێشەیەکە لە لایەکیکەوە خامەی هونەری لەم وڵاتە تا ئێستا زۆر خامە و زۆر موەسسەسە و زۆر شتمان کەم و کورتی هەیە هەڵبەتە ئەکەوێتەوە سەر هەندێک هونەرمەند هەیە ئەمەیان تێکشکاندوە بەس بە شێوازێکی گشتی خامە کێشەیەکی گەورەیە یا تەکنیک یا ئەو شتانەی کە بەدەستە بۆ هونەرمەندانی وڵاتانی تر لەوانەیە لە کوردستانە و هونەرمەندانە ئەو ئیمکانیەتە لە بەدەستانە بێت و هەروەها نەبوونی مۆزەخانە و گالەری و با بڵێن کۆڕ و کۆمەڵایەتی و سمپۆزیۆم و شتی وا گەرم و گۆڕ من ناڵێم مۆزەخانە لە کوردستانی یا گالەری نییە بەس بە پێی پێویست نییە ئێستا بۆ نمونە شارێکی وەکو بانکۆک بەلایانی کەمەوە 150 بۆ 200 گالایی بەس بازرگانی تایە کە پێڵێن کۆمێرشڵ گالایی ئەمە جگە مۆزەخانە و شوێنە کەلتوریەکان و دەستگا حکومیەکانی تر ئەم 200 گالەریاڵێم ئەمانە هیچی حکومی نی هەمووی ئەهلیە تۆ تەماشاکەی لە شارێکی وەکو سلێمانی بە پەنجەی دەستەتوانی گالەریەکان بژبێن ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بەس بێنێتە بەردەم هونەرمەندانی ئێرە بەس لە دەرەوە سیرەکەی هونەرمەند هەموو ئەو شتانی لە بەدەستایە و کەستانی لە بەدەستایە و چی کارێکی بوێت ڕەنگە ئاسان نەبێت بەڵام ئەگەر کۆڵ دەدات بەدەست دێت من بەش بە حاڵی خۆم بۆ نمونە ئەو پەیکەری بووم باسکردن کە برۆنز کردومە نزیکەی 400 بۆ نیوتن قورسە مستحیلە بتوانم لە سلێمانی بیکەم چونکە تا ئێستا ئەوەی کە من تا ئێستا ئاگادار بم شوێنێکی وامان نییە بۆ لە قاڵبگرتنی برۆنز و براز بەو قەبارەیە و بەو ناتوانرێت مامۆساوا بکرێت کاری بۆ بکرێت بۆی کە سلێمانیش هاوشێوەی ئەو وڵاتانەی تر ئەم کارانەی تیا ئەنجام بدرێ و تیا نمایش بکرێت
بە دڵنیایی دەکرێت بۆ نمونە من ئەو ئیشەم کردووە لە شاری چەندمای کردومە تەنانەت نەچوون بۆ بانکۆک لە شاری چەندمایش نەمکردو لە لادەیەک لە دەروی شاری چەندمای کردومە لە لادەیەک دوو شوێنی وا گەورەی تیا کە تۆ بتانی کاری برۆنز و براز بکەیت کە قاڵ بوو یعنی تەکنیک وەکو تەکنیک کارێکی زۆری دەوێت ئەوانەی کە لە بواری نەحت و هونەرا ئیش دەکەن زۆر شارەزای و بوان کە چەندێک دەخایەنەیە کاری برۆنز و براز بکەیت لە قاڵبگرنی زۆر جیاوازتر وەکو قاڵبی با بڵین چیمەتۆمانە ئاسان نییە شارەزایشی باشی دەوێت اینجا مەوادەکەش با بڵین هەر برۆنز خۆی لێرە نازانم لە کوردستان ڕاستەکەی هەمانە هەفتەی ڕابردوو برادەرێک گوتی گویا لە بەغا دەیکەن لە بەغا هەیە و ئیمکانیەتە بەڵام نازانم لەوێ ئیمکانیەتەکە تا چه ئاستێکە ئەتوانیشتی دانێ ئەگەر فاوندیشنەکە یا شوێنەکە با بڵین زۆر ئیمکانیەتیان نەبێ لەوانەیە بتوانن با بڵین نەحتی بچووک دروستکەم بەس بە قەبارەی گەورە کەرەستە و شتی تایبەتی خۆی دەوێت. بەڵێ سپاس بۆ بەشداریکردن مامۆستا ڕۆژدی ئەنوەر مامۆستا هەم هونەرمەند لە بواری شێوەکاریە سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاسانە.